سڵاوتان لەبێت. هەفتەی ڕابردوو مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆنگرێکی ڕۆژنامەییدا دەرکەوت و قسەی لەسەر دۆخی دارایی حکوومەت و پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا کرد. بەوردی لەسەر بڕیارەکانی دادگای فیدرالی وەستا و بە تەواوی ڕەتی کردەوە کە هەرێم پابەند بێت بە بڕیارەکانی دادگای فیدرالیەوە تایبەت بە دۆسیەی نەوتی هەرێم. هەر لە کۆنگرەکەیدا سەرۆکی حکوومەت کۆمەڵێک داتا و ژمارەی ئاماژە پێکرد لەبارەی موچە و داهاتی نەوت و فرۆشتنی نەوتەوە کە هەرزوو دەنگدانەوەی بەدوا داهات و چاودێران و شارەزایان بە سەرسوورمانەوە باز لە داتا و ژمارەکان دەکەن و پێیان وایە بابەتێکە لێکۆڵینەوە و قسەی زۆر هەڵدەگرێت چونکە ئەو داتایانەی سەرۆکی حکوومەت درکاندی بەشێکن لە ڕاستیەکی تاڵ کە دەبێت هاوڵاتیانی هەرێم بیزانن. هەرچەندە سەرۆکی حکوومەت لە چوارچەوەی قسەکانیدا دوو جار ئاماژەی کرد کە ئەو داتا و ژمارانە لێکەوتەی گرێبەستێکن کە لە ساڵانی ڕابردوودا و لە سەردەمی کابینەکانی پێشوودا کراوە و ئێستا ئەمان ناچارن پابەند بن پێوەی. هیچ کۆنتراکتێکیش لەم کابینەدا نەکراوە، ئەمە هەمووی پێشووتر کراوە. بابینە سەر باسکردن لەو داتا و ژمارانەی کە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت باسی کردوون. بزانین لێکدانەوەی ژمارەکان چیمان پێ دەڵێت. نەوت لە بازاری نێودەوڵەتی نرخەکەی گۆڕانکاری بەسەردادێ کەم دەبێ زیاد دەبێ. بەڵام ئەوەی من دەمەوێت بیخەمە ڕوو بە شێوەیەکی ڕێژەیی بۆ ئەوەی دیار بێت نسبەکەی ینی سعرەکەی نرخەکەی هەرچەند زیاد و کەم بێ ڕێژەکەی بەم شێوەیە دەبێت. مەسرور بارزانی باسی لەوە کرد لە کۆی لە سەدا سەدی داهاتی نەود ڕێژەی لە سەدا 43 دەڕوات بۆ ئەو کۆمپانیانەی کار لە دەرهێنانی نەوددا دەکات. واتە هەر بەرمیلێک ئەگەر بە $100 بێت 43 دۆلاری بۆ ئەو کۆمپانیایە دەڕوات کە کاری دەرهێنانی کردووە. ئەمە لە هیچ کوێی دنیادا وانییە و پرۆسەی دەرهێنانی نەوت هەمان پرۆسەیە ئەگەر نەوت بە $10 بفرۆشرێت یان بە $100. واتە کۆمپانیاکە هەمان ماندووبوون و دەستی کار و پێداویستیەکانی دەرهێنانەکە دەخاتە گەڕ و هیچ جیاوازیەکی بۆ ئەو نییە نەوت بە هەرچەند بێت لە بازاڕەکانی جیهاندا. بەمەش دەکرا حکوومەتی هەرێم بڕەپارەیەک لە گرێبەستەکاندا جێگیر بکات و بیکاتە بنەمای کاری دەرهێنان و وەک کرێ بیداتە کۆمپانیاکان نەک بە ڕێژەیەک کە لە ڕۆژێکەوە بۆ ڕۆژێکی تر لەگەڵ نرخی نەوت لە جیهاندا دەستکەوتی کۆمپانیاکە و حکوومەتیش یاری بکات و جیاوازی هەبێت. 43% ئەو پارەیە حکوومەتی هەرێم ئەیداتەوە بەو کۆمپانیانەی کە نەفتەکە دەردێنن. ئەمە کۆنتراکتی نێودەوڵەتین هیچ کۆنتراکتێکیش لەم کابینەدا نەکراوە، ئەمە هەمووی پێشووتر کراوە. بە هەمان شێوە سەرۆکی حکوومەتی هەرێم باسی لەوە کرد کە لە گرێبەستەکاندا ئەوە چەسپاوە کە لە سەدا 9 داهاتی نەوت بۆ کۆمپانیەکانی گواستنەوە دەبێت. ئەمە ژێکێکی ترە لەو خاڵە لاواز و زۆر خراپانەی کە لە گرێبەستەکاندا جێگیر کراوە چونکە گواستنەوە بە بۆری بێت یان بار هەڵگر هیچ جیاوازیەکی نییە. نرخی نەوت هەرچەند بێت لە بازاڕەکانی جیهاندا بۆ گواستنەوەی 1 بەرمیل نەوت هەمان تێچوو ماندووبوون و خەرجی هەیە. هیچ جیاوازیەکی نییە نەوت بە هەر نرخێک بێت لە جیهاندا. بیهێنە پێشچاوت ئەگەر تۆ ئۆتۆمبیلێکی بار هەڵگر بگریت بکرێت بۆ گواستنەوەی کاڵایەک کە نرخەکەی $100 بێت پێویستت بە $20 کە بیدەیت بە کرێی گواستنەوەکە. بۆ ڕۆژی دواتر هەمان کاڵا نرخەکەی بچێتە $150 دەبێت تۆ $30 بدەیتە کرێی گواستنەوەکە. لە کاتێکدا هەمان ئۆتۆمبیل بۆ دەگوازێتەوە و هیچ خەرجیەکی لەسەر زیاد نەبووە. ئەمە لەکوێی لۆژیکدا جێی دەبێتەوە و بەکام پێوە ئەم نرخانە بە ڕێژەدانراون مەگەر حکوومەتی هەرێم بزانێت. 9% ئەو پارەیە دەگەڕێتەوە بۆ حەقی گواستنەوە. سەرۆکی حکوومەت لە بەشێکی تری قسەکانیدا باسی لە دانەوەی قەرزەکانی کۆمپانیەکان کرد کە لەسەر حکوومەتی هەرێم هەیە. تا ئێستا کەس نازانێت ئەو قەرزانە چەندن و هیچێن و مانگانەش چەنی ئەدرێتەوە. سەرۆکی حکوومەت ئەوەی ئاشکرا کرد کە لە سەدا 7 داهاتی نەوت بۆ دانەوەی قەرزەکانی کۆمپانیەکانی نەوت دەبێت لە کاتێکدا لە هیچ کوێی دنیا و حساباتدا شتیوانیە قەرز بە ڕێژە بدرێتەوە. باشە ئەگەر مانگێک نەوت $20 کردبێت بەو ڕێژەی سەرۆکی حکوومەت باسی کرد دەبێت تەنها $1.40 درابێتەوە بە کۆمپانیاکە لە کاتێکدا کە نەوتیش بە $120
ئەو ڕێژەیە دەکاتە $8.40. ئەوەی سەیرە ئەو کۆمپانیایانە چۆن ڕازی بوون ئەو کاتەی نرخی نەوت هێندە کەم بووە ئەو بڕەکەمەیان لە قەرزەکانیان دەستکەوت بێتەوە. چاودێران و شارەزایان باز لەوە دەکەن شتێک لە ئارادانیە بە ناوی قەرزەوە و ئەو کۆمپانیانەی ماگانە پارەیان لە داهاتی نەوت پێدەدرێت هەمویان کۆمپانیای حیزبی و شەخسین و بوونەتە مشەخۆر بەسەر داهاتی نەوتی هەرێمەوە. 7% ئەو پارەیە بۆ دانەوەی قەرزەکان دەڕۆ. ئەگەر سەرنج بدەین ڕۆژانە فرۆشتنی نەوتی هەرێم زیاترە لە 444,000 بەرمیل کەواتە ڕۆژانە زیاتر لە 31,000 بەرمیل نەوت بۆ کۆمپانیاکان دەڕوات لە بری دانەوەی قەرز کە ماگانە دەکاتە 930,000 بەرمیل و زیاتر لە 83 ملیۆن و 700,000 دلار پارەی بۆ دەگەڕێتەوە و کە دەکاتە زیاتر لە 121 ملیار و 365 ملیۆن دینار و کەسیش نازانێت دانەوەی ئەم قەرزانە کەی کۆتایی دێت. هەموو ئەو داتا و ژمارانەی کە باس کران ئەوە دەردەخەن گرێبەستەکانی حکوومەتی هەرێم لە بەرژەوەندی کۆمپانیەکان کراون و هیچ سیاسەتێکی دارایی و ژمێرەیی تێیاندا پەیڕەو نەکراوە و بوونەتە بارگرانی بەسەر خەڵکی هەرێمەوە و لەگەڵ هەر بەرزبوونەوەیکی نرخی نەوتدا وێڕای ئەوەی هاوڵاتیانی هەرێم سوودمەند نابن لە هەمان کاتدا زیان دەکەن و پارەیەکی زۆرتری نەوتی هەرێم دەچێت بۆ کۆمپانیەکانی نەوت و هاوڵاتیانیش دەبێت تەنها لە دوورەوە سیر بکەن. ئێستا وای لێ هاتووە هاوڵاتیانی هەرێم بڵێن بریا حکوومەتی هەرێم لە بری حکوومەت کۆمپانیا بووە چونکە داهاتی نەوت لە 52 بۆ کۆمپانیەکان دەڕوات و تەنها لە 41 بۆ حکوومەتی هەرێم دەمێنێتەوە.